وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. و ئەمما ئاخێزیان ظاهرەن پەنابەران ئێرانی یا پەنابەران کورد ئێرانی لە ئیقلیم کوردستانە. مەبەستم ئەحزاب منتەسب بە کوردە لە ئیقلیم کوردستانە عێراق. فراخانە اعتصاباتیان داگەل لە ڕۆژگەلە تعتیلیە و تعتیلی ڕەسمیە. دەوڵەتە ئێرانی بەهانا و بە پیرە ئەم فراخانە چووگە بە نەمایشاتە خەوف و ڕوعب و نەمایشە نیروی مسلح. و ئەمما سوالە گەورە ئەمەسە کە دەوڵەتە ئێرانی کە ئەتوانێت بە باتڵکردنەوەی جەوازە کەسب دوکاندارێک وادار بکا بەکردنەوەی دوکانەکەی بە شێوەی شەبانە ڕووزی لە ترسە ئەوەی کە نان و نەفەقەی نەوەڕێت. بۆچی ئەکەوێتە نەمایشە مزحەکە چەنگ و دەندان نیشاندان و تانک ئەخیابان هاوردن و نیروی مسلح نیشاندان. و ئەمما پەناهەندەگان کورد ئێرانی لە ئیقلیم کوردستانە عێراقا. ئەم قارەمانە ئینقلابیون پەناهەندەهای سیاسیە لە کوردستانە عێراقا بۆچی ناتوانن چارەیەکی تری عوارزە خۆیان بکەن؟ بزانە ئینقلاب لەو ڕەفتە یا ئینقلاب کەشف بووک. ئەگەر تۆ گەرەکتە سەوارە بەرناڕزایەتی و ئومیدهای شکست خواردگ و سکنا تێر و ئاستن نزم و وەزعیەتە سەخیف و فشار ڕۆحی و ڕەوانی مەسئلەیەکی لێبێریتە دەرۆ، من ئەودەتتان ئەدەمە و بە هەڕم و بڕمەکانە پارەکەتان. پارەکە لە ئەوجێ فراخانگەلێ جوانانە گومنامە محلاتە، لە ئەوجێ دیپلۆماسیکاری و قشقرتاندن و پارلەمانە ئوروپا چاوپێکەوتن و کاخە سفید ڕووینتانە، لە ئەوجێ نەمایشاتە خیابانی برلین و حامد ئیسماعیلیون ژنمردەکتانە، لە ئەوجێ نەمایشاتە گەی و هەموسەکشواڵتانە. ئێوە کارتان کێشا بەوەی کە بدونە هەبوونە ئاڵتەرناتیڤە حاکمیەتی ئیمکانە سەرکەوتنە هیچ جەریانێک بەناوە جەریانە ئینقلابی مەوجود نییە. خودە قسەکانە خالدە عەزیزی عەبدوڵڵاه موحتەدی لە پەناهەندەگانە سیاسیە کوردستانە ئێران لە ئیقلیمە کوردستانە عێراقا ئێژم. خۆیان بە زوانە خۆیان ئاعترافیان کرد کە حزورە 10 ساڵەی مردم لە ناو خیابانە بە سوورەتە ئاعترازی ڕەح بە جێگەیەک ناوات ئەگەر ئاعتلافە سیاسی یا ڕەحبەریەت مەوجود نەوێت. ئێستا دەقیقەن خەریکە چین سەوارە بەر 3 ڕۆژ تعتیلی ئیعلامە ئەتساباتان کردگە. خۆ بعدەن چه اتفاقێکە کەفێ قەدەمە بعدی چییە ئاغایانە ڕەحبەرانە متنەفزە ناوە ئومقە جامعەی کوردستان؟ ئێوە کە بە فەرمانە ئێوە مردم دوکان داخا چیەکەنی سەرۆنە خیابان چیەکەن؟ منشورم مەحسا ئەنووسنۆ هەمتر چهرەگە لە جەدید ڕەحبەریەت لە ئێران پێیاکەن. تاجزادە نەشد و حەمەڕزای پەهلەوی نەشد و ئیسماعیلیونە جەدید الکەشف نەشد و کیترە دۆزنۆیسە حەسەنە شەریعەت مەداری نەشد و دەجال مەولەوی عەبدولحەمید نەشد و چیەکەن؟ قەوانە کۆنەکەی جارانە لە جێز ئۆخەی وەشان وەشان. قەدەمە بعدیتان چییە؟ زەناغەیان ئای مستەفای هجری هەڵەگەڕێت و ئێژێ ڕژیمە داگیرکەرە جمهوری ئیسلامی. کەسێ سوعالی لێ ناکە ئاغای مستەفای هجری یعنی چی ڕژیمە داگیرکەرە جمهوری ئیسلامی؟ کوێی داگیر کردگە؟ پۆزیشنە حاکمیەتی داگیر کردگە؟ ئەمە ڕژیمێکی بیانیە هاتکە خاکە ئێرانی داگیر کردگە؟ ئەمە حکوومەتێکی بیانی بێگانەی ئستعمارگەرە هاتکە کوردستانی داگیر کردگە؟
رژیم جمهوری اسلامی چۆن داگیر کرا ئاغای مستەفای هجری وەختی تو کەلەماتە مخەنەس تێت و دەمتا حیچێکی لێ نایەتە دەرۆ تو گەرەکتە تەحتەناوە ساڵوەگیر کەی سونەتوگە شیعەکان ئەویش لە کرماشانە ئەگەر ساڵگەردە سەر خاکە مردمیان لەسەر مەزارە بوایە مردمە ئێمە سنەتە لە بەرکردنە لەباسە ڕەشیشیان نەبوو بە تایبەتی پیاک چه بڕەسێ بە ساڵوەگەر ئێستا گەرەکتانە لە ساڵوەگەڕا چی بکەن سەوارە بەربوونەهای عمومی گەرەکتانە نەمایشە ئینقلاب بدەن ئینقلابە چی گۆڕانە چی دقیقاً منزورتان چییە من دووبارە اختارەکەم بە دەوڵەتە ئێرانی لەم ئەنتەربازیانە مشتی ئورەی تریاکی پاسدار دەرنێرنها لە دەستانی دەرتێنم خراوتان پێیەکەم نەمایشات نەخەنە ڕێوەکەکەی پارەکەتان پێیەکەمە ئێوە هەر تەکی ئاوا بیوەنە بەرەو من لێتان ئەوەرێنم و خراوتان پێیەکەم و ئەمما وەقیحان و پڕڕووهای پەناهەندەهای کورد ئێرانی دەر ئەقلیم کوردستان حەدە خۆتان خاس بزانن ها ئێوە حەوزەی وەقاحەتتان تەواو گوستەر دەکردگە ئەم جاریش وەکو پارەکەتان پێکەینەوە لەزا لەم زاق و زوق و واقووقە کە ئەمانە خستگیانە سەڕێ لەم نەمایشاتم مزحەکە کۆمیکە کە ئەمانە خستگیانە سەڕێ فقط مامرە کوریاگەناوە دیست تێتە پێکەنین تۆ بۆ خۆ دەزانێ وەندێ ئەو سوود کە سیگارە ئەرزشی نییە تۆ نە ئۆمقت هەست نە نەگەرشت هەست نە ئیدەت هەست نە کەلامت هەست نە داستانە مردم سازت هەست نە چیرۆکم مردم ڕێکخەرت هەست مەردی کە هەروە بە ئیتحاد وتن ئیتحاد بە وجود تێت لە دنیای تەفرەقە لە دنیای وەسوەسە لە دنیای ئیندیڤیدوالیزمێک کە ئینسانەکان یەکتریان بە تەهدیدی یەکتری تعریف کردگەسۆ لە مقابڵە خاستەهای یەکتریە لە مقابڵە نیازهای یەکتریە تۆ ئیتحاد بە چی پێیا ئەکەی ئیتحاد بەوەی کە بیانوەیتە ناوی خیابان بێ هەدەف بێ ئەوەی کە کاورا قەستێکی پێیا کردوێت هەر چەشنە حزورە لە خیابانە منجر بە فتح مؤسسات دەوڵەتە ئێرانی و عبورە لە مؤسسات دەوڵەتە ئێرانی هەڵتەکەندنە بنیادینە مناسبات اجتماعی سیاسی ئابووری نەوێت انقلاب نییە تەداومە دەوڵەتە کۆرپۆرێتیە یەهودە ئێرانیە لە تەجەسمە سوورەتە سەومە دەوڵەتە ئەبەدی مؤسساتیە قانونیە ئێرانیە و کوردەوە خەومی کریاک ئەم تەئەکیدە و ئەم تەئیدە ناکا بۆ هیچ کەس هەر کەسێ بەناوە کورد قسە بکات دارەکەی ناسینی کەسێتر دەحفێتر بەناوە کورد قسە نەکاینێنە سەر جێی خۆی ها هەرچوو لە حیزێ فکرەکە لەسەر جێگەی خۆی هەڵساگەس وەتوانێ بەناوە مەفهومە کورد قسە بکات و حاتەم بەخشی بکە حاتەم بەخشیەکە بە لوتیا تێرین و ئەم سەرزەمینە ساحێبی هەست ئەم خاکە ساحێبی هەست انقلاب دەسە لەو ڕەفتەتان دەمێکە لەو چووگە و دەمێکە دەسە ئێوە بۆ ئێمە ڕووبووگە و ئێوە ناتوانن لەم نەمایشاتە بۆ ئێمە بکەن لەزا بە ئاخێزیان و یارانە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ ئەگەر نەمایشە مزحەکەکەی پارەکەیان تکرار کردو دووبارە بەرەو فتح مؤسسات بەرەو بەرپاکردنن هاتگە لە مردمی بەرەو دانانە قودرەتە کوردانەچن و ئەمە نیروگەلە ئەمنیەتیە دەوڵەتە حیزە ئێرانی تۆ فرە قارەمانی نەمایشە
ترسیاگیە ناوە خیابان و نیروی مسلح مەدە جواز کەسب ئەو قارەمانانەی وا بە فەراخانە ئێعتساب لە خیابانە لە ماڵا دانیشتگەن لەو لەغڤیکە نێگەرەکە بێتە ناوە خیابان مەردەم تحریکەی دەی مەردم ئەگەر ئێعتسابی نەکردگە چووگەسە ماڵ دانیشکە ئیتر تۆ بۆ نیرو هاورگەسە خیابان دەی خۆ تۆ مستاقە بارز زۆری بووی چۆن ئیستە زۆری وەکارناوی چۆن ئیستە ئەوجە ئیستیسال لە خۆت نیشانەدەی و ئەمما خەتابە بە خەڵکە کورد ئەوەی ئەڕواتە خیابان و ئەوەی بە تەحریکە ئەمانە ئەورێتە خیابان دەبێ بزانێ لە خیابانە تەنیاس دەبێ بزانێت خۆیە کە کەس قەستە بەدەست هاوردنە تەمامیەتە قودرەتە خۆی کردگە خۆیە کە نەیگەرەکە بگەڕێتە دواوە خۆیە کە نەیگەرەکە ئەوەی جاران بێت ئەگەر وا چوویتە خیابانە و نایتە دواوە ئەگەر وا چوویتە خیابان و دەستە خاڵی ناچیتە خیابان و ئەگەر وا چوویتە خیابانە و بیر لەوە ناکەی شەقێ بۆشێنی و دەرچی ئەگەر وا چوویتە خیابان و ئەچیتە خیابان و لاشە لەسەر لاشە بخەی تا بە نیەتت بگەی ئەوە پێژن قەست ئەگەر وا چوویت باریکەڵڵا ئەگەر وا نەچوویت فەوتیاگی وەکو تەواو ئەوانەی وا فەوتیان و کەس وە بیریان نایێنیتەوە بەس هەواستان بوێت دەوڵەتە ئێرانی نەمایش دروستەکە پەناهەندگانە ئێرانی ساکنە دەر ئەقلیمە کوردستانە عێراق ئەحزابە منتەسب بە کوردە سابق نەمایشات ئەکەن ئێوەش داخڵە نەمایشاتە ئەمانە بووگن هەواستان بوێت بازیەکە جددی نەگرن وەهم نەتانگرێت ها پارەکە عاملە پاراستن و ڕزگاریە ئێوە لە دەستە دەوڵەتە بێشەرەفە ئێرانی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو گەورەترین شکستە تاریخیە بە دەوڵەتە ئێرانی داگە حتا تۆپینە عەلیە خامنەیی ئەمساڵیش هەمانە دابڕۆن لە پەناهەندگانە کورد ئێرانی ساکنە دەر ئەقلیمە کوردستان بپرسن دەی ئیستە دووبارە چوونەوە سەرە قەوانە دوکان تەعتیل کردن بعد چی بێنە خیابان ساچمەش بخۆن چاوێکیان کوێر بوێت وەکو نەمایشاتە چاو کوێر بوون دەی ئیتر چی دووبارە فەراخانە جوانانە مەحەلات ئیتر چی کۆبوونەوە تەکە شەهریارە ئاهیا ئیتر چی منشورە مەحسا دووبارە ئیتر چی خەڵکە کوردەوار مشتی بێشەرەف تحت ناوە حرفەیانە سیاسی خەریکن بۆ 85 ملیۆن نەفەر نەمایشەکەن 85 ملیۆن نەفەر قەستە قودرەتیان نییە یەکی کارگەرە یەکی نانەواس یەکی مهندسە یەکی دکتۆرە یەکی معلمە یەکی وا لە خەمە حقوق بازنشستگی یەکێ لە پۆزیشن ڕۆژنامەنەگاریە گیری کردگە لەم وەسەتە 5,000 نەفەر ئاشنان بە قودرەت بازی وا لە ناو ئەوانە بازی نێ لە ناوە ئەوانە ئێمە ئەو 5,000 نەفەرانمانە حڕەکاندگە دڕاندگە قەستە قودرەت ها بەلای ئێمەوە قەستە قودرەتکران لەم سەرزەمینە ها بەلای ئێمەوە ئێمە مردمە متعەین بووگین لەم سەرزەمینە اتفاقی ناکەوێت ڕزایەتی ئێمەی تیا نەوێت و بتوانێت سەرکەوێت جەمی کەن و نەمایشاتە مۆزەحەکەتان و پێیتانی جەمەکەین و دووبارە گوتان دەرخوار دەدەین و هەم ئێوە هەم دەوڵەتە ئەربابتان لایەوە خۆش